ژنانە پیاوەنەکردنی پارکە گشتیەکان گەڵاڵەی کۆنەپەرستانەی تاڵبانی دەسەڵاتداری زاڵ بەسەر ئێران. محەممەد ئاقامیری ئەندامی شۆڕای شاری تاران ڕۆژی یەکشەممە 21 مانگی خاکە لێوە ڕایگەیاند کە لە ماوەی ئەم ساڵدا 352 پارکی تاران بە مەبەستی پێکهێنانی فەزایە کە چوونی پیاوان قەدەغە بێت حەسارکێشی دەکرێت. بەوتەی ناوبراو ئەم بەشە حەسارکێشی کراوە ناوی باخچەی دایک و منداڵی لەسەردا دەنرێت و پاسەوانی هەیە و ڕێگە نادەن بێجگە لە دایک و منداڵ کەس بڕواتە ناو ئەم فەزایەوە. ئەو وێڕای ئیدعای ئەوەی کە ئێمە بۆ ئەمنیەتی خانمان پارکەکانمان ژنانە پیاوە نەکردووە دەربارەی ئەم بڕیارە وتی کە بە باوەڕی ئەو حزوری پیاوان لە پارکەکان بە قازانجی خانمەکان نییە و وتیشی کە شارەداری تاران بەرنامەڕێژی و بەکردەوە دەرهێنانی ئەم حەسار کێشیە جنسیەتیەی و ئەستۆ دەبێت. هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ژنان کەوتنە بەر پەلاماری بەرینی تەبلیغی و ئاپارتایدی جنسی چەند بەرابەر و ئەم بابەتە هەتا ئێستا درێژەی بووە و بۆتە بابەتێکی ئاسایی و ڕۆژانە. دەخاڵەتی کەسانی تونڕەوی سەر بە سپا و ناوەندە ئەمنیەکان و موداخیلەی کەسایەتیە ئاینیە شیعەکان لە کاروباری ژنان لەلایەکەوە ژنانی لە ئاس کۆمەڵدا بەردەوام بەرە ڕووی ئاستەنگی زیاتر کردوێتەوە و لەلایەکی دیکەشەوە داسەپاندنی هەموو جۆرە توندوتیژی و هەڵاواردنێکی دژ بە نیوەی ئەندامانی ئەم کۆمەڵگایی لێکەوتوێتەوە. لە حاڵێکدا کە ڕژیمی ئیسلامی لە زلکاوی قەیرانی قوڵی سیاسی ئابووری و کۆمەڵایەتیدا دەست و پێ لێ دەدات، زۆربەی خەڵکی ئێران ڕۆژانە لەگەڵ بێکاری و هەژاری و برسێتی بەرەوڕون و لە حاڵێکدا کە چەندین ڕۆژە سڵامەتی دانیشتوانی زۆربەی شارەکانی ئێران و لەوانە شاری تاران لە ئاکامی پیسبوونی هەوا بەهۆی تەپوتۆز و هەروەها بوونی نەخۆشی کۆڕۆنا لەگەڵ مەترسی جددی بەرەوڕووبۆتەوە، بەرپرسانی کۆنەپەرستی ئەم ڕژیمە بەردەوام مەسەلەی ئازادی ژنان وەک یەکێک لە گەورەترین پرسەکانی بەردەم خۆیان لە قەڵەم دەدەن. ئەوان هەر چەند وەخت جارێک بەهێنانە گۆڕی گەڵاڵە و بەرنامەی کۆنەپەرستانەی وەک حیجابی ئیجباری، گەڵاڵەی بێبەشکردنی مەدرسەی کچانە، گەڵاڵەی متەناسب سازی فەزای ئامۆزشی، گەڵاڵەی ئیفاف و حیجاب، گەڵاڵەی ئیستتاری مەدرسەی کچانە، جیاکردنەوەی کچ و کوڕ لە کلاسەکانی پێش سەرەتایی و لەم دوایانەدا گەڵاڵەی حەسارکێشی جنسیەتی پارکەکان لە هەوڵی ئەوەدان تا هەموو بوارە کۆمەڵایەتیەکان بۆ ژنان بکەنە زیندانێکی واقعی و پانتایی هەڵاواردنی جنسیەتی لە کۆمەڵگەدا پەرە پێ بدەن. ئەم فریوکارە ڕیاکارانە هەموو ئەم کردەوانیان بە قسەی خۆیان بۆ ئەمنیەت و پاراستنی حورمەتی ژنان ئەنجام دەدەن. هەوڵی شارەداری تاران لە ژنانە پیاوەنەکردنی پارکەکان لەگەڵ ڕەخنەی بەرین بەرەوڕووبۆتەوە. ئەم ئەندامەی ناوەندی شۆڕای شاری تاران ڕەخنەکانی بەم حەسارکێشیە ڕەشنوێنی و ناڕازیانی بە ژمارەیەکی غەرەزاوی و بە زەینیەتی مەنفی وەسف کردووە و دەڵێت بەڕێوەچوونی ئەم گەڵاڵەیە بەو هۆکارەیە کە دایک بە دوور لە چاوی نامەحرەم بەڕاحەتی بتوانێت لەگەڵ منداڵەکەی کایە بکات. ئەو هەروەها مدعی بووە کە دەلیلی بەکردەوە دەرهاتنی ئەم گەڵاڵەیە داواکاری بەرینی خەڵکی شاری تاران بووە و ئێمە تەنیا خواستی خەڵکمان بەڕێوە بردووە. ئەم ئیدعایەت تەواوەن درۆ و غەیرە واقعیە، چونکە ماوەیەک لەمەوبەر هەواڵی لابردنی پەیکەری ژنێک لە شاری گورگان لەگەڵ ناڕزایەتی و ڕەخنەی بەرینی خەڵک بەرەوڕووبەوە. سەفەر عەلی پاین محەلی سەرۆکی شۆڕای شاری گورگان وتبووی کە ناڕزایەتی میدیاکانی گورگان و هاوڵاتیان بە درێژ نەبوونی شەڵوار و دیاربوونی ساقی پای ئەم پەیکەرە بۆتە هۆی لابردنی. ئەوەش لە حاڵێکدایە کە لابردنی ئەم پەیکەرە لەسەر داوای چەند میدیای ئوستانی سەربەسپای پاسداران و ناڕزایەتی ئەوان لە ئاستجۆری پوششی ئەم پەیکەرە ئەنجام درابوو. پێشتریش چەندین راپۆرت سەبارەت بە هەڵاواردنی جنسیەتی لە ژمارەیەک لە پارکەکانی تاران و هێندێک لە شارەکانی ئێران لەوانە 21 پارکی تاران، چەندین پارکی مەشهەد و 8 پارکی کرماشان بڵاوکرابووە. هاوکات ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە کە نیشانی دەدات گەڵاڵەی حەسارکێشی جنسیەتی لە یەکێک لە پارکانی شاری
بوجنرودیش بەکردەوە دەرهاتووە. حەسارکێشی جنسیەتی لە پارکەکانی ئێران لە حاڵێکدایە کات چەند ڕۆژ لەمەوبەر وەزارەتی ئەمری بە معروف و نەهی لە مونکەری تاڵبان لە ئەفغانستانیش چوونی هاوکاتی ژنان و پیاوانی بۆ پارکەکان قەدەغە ڕاگەیاند و بۆ سەیرانی ژنان و پیاوان زەمانبەندی کرد. بەپێی زەمانبەندی تاڵبان پیاوان 4 ڕۆژ لە هەفتە و ژنانیش 3 ڕۆژ لە هەفتەدا مافی سەیران و چوون بۆ پارکیان هەیە و ژنان لە پارکەکاندا پێویستە حیجابی شەرعی ڕەچاو بکەن. لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمە دژە ئینسانیەدا توندوتیژی و سوکایەتی دژ بە ژنان سنوورێکی نییە. توندوتیژی بنەماڵەیی، ئازاری جنسی، قەتڵی ناموسی، منداڵ هاوسەری و چەند هاوسەری، سیغە و هاوسەرگیری کاتی، هەڵاواردنی جنسیەتی، ژنان و پیاوانەکردنی لەقەکانی خوێندن، پێکهێنانی بربەست لە وەرزش و باقی چالاکیە کۆمەڵایەتیەکان، بێبەریکردنی دایکانی سەرپەرست، نەبوونی پیشەی گونجاو لەگەڵ توانای ژنان و کچان و نەبوونی بەستێن و فەزای ئارام و ئەمن لە شوێنی کار و دەیان نمونەی تر هەموو ڕۆژێ زیاتر پەرەدەستێنن. یەکێک لە گرنگترین بەرنامەکانی ڕژیمی دژەژن و جەنایەتکاری کۆماری ئیسلامی سڕینەوەی ژنان لە کاروباری کۆمەڵایەتی سیاسی و کلتوری، کۆنتڕۆڵی بزوتنەوەی ژنانی ئازادی خوازی ئێران بووە و لە ئێستاشدا هەوڵ دەدات بە تونترکردنەوەی سیاسەتی هەڵاواردن و سەرکوت ژنان هەرچی زیاتر بخاتە پەراوێزەوە و لە چوارچێوەی ماڵدا زیندانیان بکات. بێگومان ژنان و پیاوانی خەباتکار و ئازادی خوازی ئێران وەک هەمیشە تەسلیمی گەڵاڵەی کۆنەپەرستانەی ڕژیمی ئیسلامی نابن و با یەکگرتووی و هاوپشتی خۆیان گەڵاڵەی کۆنەپەرستانە و تاڵبانی دیوارکێشی پارکەکانیش بەرەو ڕووی شکەست دەکەنەوە.